هەوەکو پەڵەی پێویستی نەداوە بەڵام بۆ براز و تیارەکان زۆر باشە لەبەر ئەوەی جووتەکە بە خڕناشەی دەکرێت عیبی نییە تقریبان ئەگەر بێت و ماوەیەکی کەمیکە ببارێ بەسەریدا یەک کێشەی نابێ و لەوانەیە هەر بەو شێی کە هەیە بڕوێگەنمەکە ئەگەر بێت و ئاوەکە زۆر نێتەوە ئەو منتیقی ئەرزەکاندا نەپۆشێ لەوانەیە 1.25 دەبڕێ لێرە تا چلیش بۆ هەیە ببڕێ بەڵام تۆوەکان و عەرزم کردی تۆوەکان فەرقیان هەیە ئازەکان زۆریان باشن بەڵام بە تایبەتی ئەو کەسەی ئەو جوتیارە بەڕێزانەی کە ئەرزەکانیان ڕادەگرن ساڵەشی دەیکەن بە وەردەکان زۆر باشترن لە پەرێزەکان وەردەکان دووقاتی پەرێزەکان گەنم زیاد دەکا و بەرەبوومی زۆر باشتر و بەرومەکەشی جوان